خەڵکی کوردستان و تەلەبەکان و دەرچۆکان و هەمویان هەموو بەگەن حەقی ئەویان بەسەر حکوومەتی خۆیان و هەیە گە فڕشەت هەبێ دا بەمەزرێن. ناتوانم قۆڵی لەو بکەم بڵێم زۆر نزیه ڕۆشتووە، بەڵام توانم دیفاع لە موقفی وەزارەت بکەم. ئێمە لەوە ساڵێک نزیکی ساڵی قەزێکە ڕاگەێنێ بەرەوەی گومانە بوو، دوایە دادگای بەڕێزی ئەم شارە خۆشەویستە بڕیاریدا ئێمە مولزەمین بۆی ڕێزدا بڕیارەکانی دادگای هەرێمی کوردستان بگرین بۆ پەڕی احترامەوە داواکاریەکانیان بڕیارەکانیان فەرمانەکانیان جێبەجێ بکەین. ئەگەر هەر بەڕێزێکیش پێی وا بوو یا پێی وایە گەر نەعەدالەتی تیا کراوە بە پێوەری قانونی جێبەجێ نەکراوە داواکاری گشتی دادگای بەڕێزی ئێرە دادگایەکی گوێگرە دادگا بەڕێزەکان خۆیان نزیکن لە کۆمەلگای ڕانی و دەوروبەریەوە من دڵنیام زۆر گوێتان لێگرن. من ئەوە بۆ هەموو لایەک ڕوونکەمەوە ئەمانەی کە بەگرێبەست دامەزراون هیچ شوێنی هیچ یەکەمێک ناگەن. ئەمانە وانە بێژ بوون کاتی خۆی. ئەمانە کە ئێستا یەکەم منوگلی ئەویان یا مراحەزەی ئەویان ڕەنگە کاتار تەڵەبەی جامیعەش نەبوو بێتن، هەیەنە 14 ساڵە 15 ساڵە 10 ساڵە بۆ مەستنەوەیە ئەو ئازیزانەمان یەکەم و دووەم و سێم و دەرچۆکانی تر دڵنیا من لەوەی کەس شوێنی ئەوان ناگەت، چکەمە ئەمانم کەرەستەیەمان پێویستە بۆ ئەپدەیتی زانکۆکان. ئەم ئازیزانی کە یەکەم و دووەم و سێم من نامەوێت بە زمانی عاتیفە قسەیان لەگەڵا بکەم، هیچیشم پێی نە بەڕاستی، ناشمێت نە بۆ لایک و نە بۆ کۆمنت، بەڵام من لەناو قوڵایی دڵی خۆمەوە نیگەرانم بۆیە ئەوەی بە من کرا بکە من لەبەر دەسڵاتم نییە. چی بە منەکە سەری حکومەت بپرسن، لە جۆنی وەزیران بپرسن، لە وەزارەتی تەخطیط بپرسن، لە وەزارەتی مالیە بپرسن، لە وەزارەتی لە ئەنجومەنی ڕاژە بپرسن. ئیشی من دروستکردنی سکیڵ و پسپۆڕیە. دووشت لەسەر ئێمە حەقی ئەوەیە تاعانمان بکەوە، گرەیم لێ بکەوە، ڕخنەمان لێ بگرێ. وەزارەتی خوێندنی باڵا لە هیچ شوێ یاساکەی ناتوانێت ئیشی دامەزراندن بێت.